بەڕێز زیرەک کەمال چاودێری سیاسی و ڕاوێژکار لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە هەولێر ڕاستەوخۆ لەگەڵ کاک زیرەک زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24 بە سەرەتا ئەوە بپرسم کە گفتوگۆکانی پێکهێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە بینی؟ دیارە هەموو هەڵبژاردنێک کە دەکرێت لە قۆناغی دوای هەڵبژاردن کۆمەڵێک ئەرک و بەرنامە دێنە پێش کە دەبێت لایەنی براوە لایەنی سیاسی کە لە هەڵبژاردندا زۆرینەی دەنجی بەدەستێناوە ئەنجامیاندا. بۆ نمونە کە هەڵبژاردنێک ئەنجام دەدرێت دەبێت جیاوازیەک لە نێوان قۆناغی پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردن هەبێ. ئێمە ئەوە ماوەیەکی زۆر بەسەر هەڵبژاردندا تێپەڕیوە تاکو ئێستا کابینە نوێی حکوومەت پێک نەهێنراوە. بەڵام ئەوەی کە جێگای دڵخۆشیە هەوڵەکان بەردەوامن، کۆبوونەوەکان بەردەوامن بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و پێویستیشە وەکو باسیشم کرد لەبەرەوە هەڵبژاردن دەبێت گۆڕانکاری بە دوای خۆیدا بێن. ئەگەر گۆڕانکاری بە دوای خۆیدا نەبێت ئەو کاتە ڕەنگی هەڵبژاردن ئەوە هیمەتەی نەمێنێت. شتێک هەیە بۆ نمونە وڵاتان و لایەنە سیاسیەکان داوای پەلەکردن دەکەن لە پێکهێنانی حکوومەت. تۆش لەگەڵەوەی پەلە بکرێت یان بە هێواشی پرۆسەکە بەڕێوە بچێت بەڵام حکوومەتێکی بەهێز و یەکگرتووی لێبێتە بەرهەم؟ نەخۆی وەکو باسم کرد لە دوای هەڵبژاردن دەبێت کابینەی نوێی حکوومەت پێک بهێنرێ. من پێم وایە دەبێت پەلەی لێ بکرێ، نابێت دوا بخرێ، دەبێت پەلەی لێ بکرێت و وەشانبەشانی ئەو پەلەکردنەش دەبێت حکوومەتێکی تۆکمەی کارامە و کاریگەر بێ کە بتوانێت جیاوازیەک لە نێوان قۆناغی دوای هەڵبژاردن و پێش هەڵبژاردن بهێنێتە ئاراوە کە حکوومەتان و دۆستانمان لەسەر ئاستی دنیا داوای پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتمان لێ دەکەن. دەلالە لە گرنگی قوارەی هەرێمی کوردستان دەکات، دەلالە لە گرنگی ئەزموونی هەرێمی کوردستان دەکات. ئێمە دەبێت ئەو قسەی دۆستەکانمان و هاوڕێیانمان و هەڤاڵانمان و برادرانمان لە دەرەوەی وڵات و لەسەر ئاستی ئیقلیمی و ئەوروپی و دەرەوە دەبێت بە لە بەرچاو بگرین کە پێمان دەڵێن پەلە بکەن لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوە دوا کەوتووە، لەبەرەوە بەڕاستی دەبوا زووتر ئەم کابینێ پێ بهێنرێت. بەڵام لەگەڵ بەردەوام یان ئامۆژگاریە نە ئەوان ناتوانن هۆشداری بدەن لەبەرەوە هەرێمی کوردستان هەرێمێکە لە چوارچەوەی دەوڵەتی عێراق دەوڵەت بەڵێ. بەڵام ئێمە دەبێت سەرنج و تێبینی و ڕەخنە و ئامۆژگاریەکانی دۆستانمان لەسەر ئاستی دەرەوە هەم وەکو ئامۆژگاری بە گرنگی وەربگرین، هەم وەکو هۆشداریش وەری بگرین. چونکە پارپشتی وڵاتانی دەرەوە بۆ هەرێمی کوردستان بۆ قوارەی هەرێمی کوردستان تەنیا لەسەر بنەمای ڕابردوو نییە، لەسەر بنەمای تێکۆشان و قوربانیدان نییە، بەڵکو لەسەر ئەو بنەمایەشە ئێمە لە هەرێمی کوردستان تاسەند پابەندی دیموکراسیەتین. واتە ئەگەر ئێمە حساب بۆ قسەی دۆستەکانمان و بۆ هاوڕێیانمان بکەین لەسەر ئاستی دەرەوە دەبێتێک لەو شێوازانی بۆ خۆ گونجاندن لەگەڵ دەرەوە پابەندبوونمان بێ بە پرەنسیپەکانی دیموکراسیەت. هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراسیە، قۆناغەکانی دوای هەڵبژاردن بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ و کابینەی نوێ ئەنگاوی دووەمی پرۆسی دیموکراسیە. نابێت دیموکراسیەت بە هەڵبژاردن لێ بگەڕێن، بەڵکو دەبێت قۆناغی دوای هەڵبژاردنیش کابینێش نوێ پێک بهێنرێت کۆمەڵێک گۆڕانکاری لەگەڵ خۆیدا بهێنێتە ئاراواتە ئەمە دەبێت قسە و پێام و سەرنج و تێبینەکانی دۆستان هەموەکو هۆشداری وەربگرین، هەموەکو ئامۆژگاری و دڵسۆزی. زۆر باشە کاک زیرەک. پارتی دموکراتی کوردستان هەمیشە جەخت لە حکوومەتێکی بەهێز و یەکگرتوو دەکاتەوە. ئەم حکوومەتە بەهێز و یەکگرتووە زیاتری بۆ هەرێمی کوردستان نابێت بە تایبەت بەرامبەر بە بەغدا؟ خۆی ئێمە بینیمان کە هەڵبژاردن کرا زۆرینەی دەنگ لەلایەن ئەو دوو حیزبە بوو بەدەستیانێنا پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی ببوورە. بۆیە دەبێت ئەرچی سەرشانی ئەو دوو حیزبەشە لەو هەلومەرزە نوێ تێبگەن، لەو قۆناغە نوێ تێبگەن. واتە دەبێت لەو ڕاستە تێبگەن دیموکراتیەت و پرۆسەی سیاسی دیموکراسی هەر ئەوە نییە تۆ لە هەڵبژاردن زۆرینەی دەنگ بەدەستبێنی یان لە هەڵبژاردن براوەبی، بەڵکو قۆناغی دووەمی شەرعیەتدان بە برانەوەی تۆ ئەوەیە کە پابەندی بە قۆناغی دوای هەڵبژاردن کەویش ئەگەر پابەند نەبی بەوە من پێمان بمانەوێ نەمانەوێ ڕەنگی هەڵبژاردن ئەو گرنگەی نەمێنەیەوە خەڵکیش گلەی و گازندە و ڕەخنەی لە پرۆسی هەڵبژاردن دەبێت. واتە دیسا تاکید دەکەمەوە دەبێت ئەو دوو حیزبە بەڕێزە لەو ڕاستیە تێبگەن
براوە هەر ئەوە نییە کە لە هەڵبژاردندا زۆرینەی دەنگ بەدەستێنێ بەڵکو براوە ئەوەشە کە لە دوای هەڵبژاردنیش دەبێ پابند بێ بە قۆناغە نوێیەکە ئەوش پێکەینانی کابینەی نوێیە داڕشتنی کارنامەیەشی نوێ بۆ حکومت بۆی بتوانێت ئەو هەڵەو کەم و کوڕیانی لە ڕابردوو هەنا نەهێڵدرێن و ئەو پرۆژە و بەرنامەی کە لە ڕابردووشەنە درێژیان پێ بدرێت بۆ ئەوی گۆڕانکارێکی بنەڕەتی لە ژیان و گوزەران و دۆخی ئابووری خەڵک بێتە تارکی حکوومەتی داهاتوو ئاسان نابێت بە تایبەت کە ناوچەکە دەکڵێت ئەو ئاڵنگاریانە چین کە ڕوبەڕووی حکوومەت دەبنەوە جەنابەت ئاماژەت بە خاڵێکی گرنگ کرد بەڵێ گۆڕانکاری گەورە بەڕێوەیە گۆڕانکاریەکانی سووریا لەگەڵ خۆیدا کۆمەڵێک گۆڕانکاری گەورەی لە ناوچەکە هێناوەتە ئاراوە و دەشیهێنێتە ئاراوە لە داهاتوو من پێم وایە ئەوەی کە لە سووریا ڕوویدا و ڕووخاوەکە حکوومەتی یان دەسەڵاتی بەشار ئەسەد و بنەماڵەی ئەسەد ڕووخا ئەمە گۆڕانکاریەکی یەکجار گەورە و بنەڕەتیە کاریگەری نەک بەسەر قەواری هەرێمی کوردستان بەسەر عێراق و ئێران و تورکیا و هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا دەبێ بەڵێ هەلومەرزێکی نوێ هاتووەتە ئاراوە و جێگای دڵخۆشیشە هەنگاوەکان هەم لەسەر ئاستی باشووری هەرێمی کوردستان و هەم لەسەر ئاستی خۆراوای کوردستانیش بە ئاراستەیەکدا هەنگاوەکان دەندرێن کە ئێمە لەو هەلومەرزە تێدەگەین کە دەبێ خۆمان بگونجێنین لەو گۆڕانکاریانە تێبگەین و بەڕاستی ئەو گۆڕانکاری سووریا من باشە ئەم گۆڕانکاریانی کە لە ناوچەکە هەرێمی کوردستان چۆن نتوانێت لە بەرژەوەندی خۆی بیخوازێتەوە بە یەکبوون و یەکڕیزی ئەم گۆڕانکاریەی سووریا پێگەی وڵاتێکی هەرێمایەتی کە ناوی بیدام لەگەڵ رووسیا و زۆر وڵاتی تریشی لە ناوچەکە لاواز کرد پێگەی ئەوانی لاواز کرد پێگەی ئەمریکا و کۆمەڵێک وڵاتی تری لە ناوچەکە بەهێز کرد واتە ئەمە گۆڕانکاریی ڕیشەیە ئێمە چۆن دەتوانین خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو هەلومەرزە نوێ ئەو گۆڕانکاریانە دەبێ یەکڕێز و تەبابین دەبێ ئێمە هەمومان پاڵپشتی قەوارەی سیاسی بین لە ڕۆژاوای کوردستان لەناو ئەم گۆڕانکاریانەدا هەموو هەوڵ تواناکمان بخەینە گەڕکە قەوارەیەکیان بۆ خۆیان دروست کردو ئەگەر دانیشی پێدا نەنرابێ لە ڕۆژاوای کوردستان بەڵام لە هەوڵی ئەوە دابین پاڵپشتیان بین بۆی ئەم قەوارەیە لە دەستوری نوێی سووریا لە دەوڵەتی نوێی سووریا بچەسپێنرێ لە ڕووی یاسایی ناو خۆشماندن لە باشووری هەرێمی کوردستان دەبێت بە دوو ئاراستە ئیش بکەین یەکەمیشت یەکبوون و یەکڕێزی و تەبایی بەڕووی دەرەوەدا لەسەر مەسەلە نیشتیمانی و نەتەوەیەکان لەسەر ئاستی ناوخۆیشمان دەبێت پرۆسی دیموکراسی بەردەوام بێ دەبێت بەرگریکردن لە مافڕەواکانی گەلی کوردستان لە مافی خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە مەسلەی موچا لە مەسلەی کار لە مەسلەی چاکسازی لە مەسلەی پرۆژەی خزمەت گوزاری دەبێت ئەم پرۆسەیە گەشەی پێ بدرێت بەردەوام بێ بۆ ئەوەی هەردوو هەوڵەکە یەک بخرێت و هەم هەوڵی بەهێزکردنی قەواری هەرێمی کوردستان هەم لەسەر ئاستی ناوخۆیشدا زیاتر لە هەوڵی ئەوە دابین کە وەڵامی کۆمەڵانی خەڵکی کوردستان بدرێتەوە لە دابینکردنی مافە زۆر بە زۆرەکانی زۆر سپاس بۆ چوون و ڕوونکردنەوەکانت بەڕێز زیرەک کەمال چاودێری سیاسی و ڕاوێژکار لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان